بالنسبة برزنتيشني من درباري ايرثكويك بوملرزية طبعا وتا إطلاقية high rise building resonance and structural stability during earthquakes. توبيكا كدرباري high rise building أو تلار برزاني كوا كاتي بوملرزية شون هاسو كوتكن شون خوراجري أنوين برابر بوملرزة. outline أم برزنتيشنا يكمل جار introduction كيا دواي frequency analysis دواي resonance عشان energy dissipation techniques دواي أو ساتشاور فرنساني كوا بكان من هنا وبعمل ذكرني أم برزنتيشنا. بالنسبة بوملرزة خوتان هم وزن تقريبا لو صالي 2007 بوملرزة شيء جولرية لكردستان بتعبتين نفسي سنوري دربدي خانو أو نوا ببلاي حوت بوينت دو لمقياسي رخترة لو زياني شيء زودي هبو بوبينا كاني أو شعرة أروها بشعرة كاني كدروي كردستان. بالنسبة بوملرزة حتما بوملرزة ما مصابر الزكاة الدكتور الزكاة نصان كوا بوملرزة ساتشاوكي لأندر جراوند دويتو سايزميك ويف دروزكا أو سايزميك ويفا شابول دروزكا كأكسلريشن هي تاودان هي بكل خوان أو تاودانا وأكاد كوا أو بناية بمنا وبولاية برا بو دايركشن بو أراستي كوا زود ضعيفة ياخد ويكا عراتو سوي أكاتو وايدي جاروها بناء كديزاين كضعيفة كراكات دروسة بياخد أو ماتريالاني كوالي دروس كراو كونكريت وستيلا توشي فاتيكا به بحكم هوي ما وكي زورا وايلي تزرر وزيان زور بو بناء أجينيو كشا دروسكا أو بومنرزي كوا لم ما أخير ما نجيب يشوا ريالة تركيا فذا خوابو وكاري أوي كوا زاريش زور بجاني با دانشتواني أو ناوشيو بالنسبة زياني جانيو روي بنا وانو زاريش زوري بو فذا خوا زاريش زياني زوري بو إما لسري أميكو أندازيالان أو مصطبر الزكان بو إبطاني ديزايني أو هايراز بيلدينغان ياخدون كلام برزانة بشوي بيكي كوا سلامت به. إما وكو لزانكو فير كراوين هم ما مصطبر الزكان أصلا دكتور برزكان أصلا كوا أو ديزايني كوا بما وتراوتا حد شي باش كوا إما خندومان لزانكو بشوي شي باش خوراجري أمدا كابو تلار برزانة بوي خوراجر من برامبر بوملرزا. بلان وكو ديزاين بوملرزا طبعا شن هنجاوي كي بوي شون الله دستي بيبكن بوي ديزاين كمان لوري بوملرزا زيادة كيمكن أو تلار برزانة بوي بتواني خوراجر برامبر بوملرزا. طبعا أو بوملرزا كواري يعلم ما عندي كشوات فمقياسي رختر حوت بوينت بينج بو براستي هو ماجنتود ياخذ فاليو شيء زور ابو اوي وايل كا انه بنايه كبتاوتي دروس نكراون لوري ديزاين ياخذ لوري انجام دان وتنفيذ كرنو لوري بلندر كان ياخذ اندازيا كان وبعضين بانلي حتى انها بلندر كان خطر لسه يما وكو اندازياريش تحدك مسؤوليته ببستارتي ما لسه وهي هو بين ديزاين كما مشوي شي باش بيتو بكي كولي ستاندرد بيتو. بالنسبة شهر سركردني أو زارو زياناني كوالا تلار برزكانا رؤيات إما طبعا أو صبر الزكاة أقدارن كوا يستنشن برنامج دازيادي كوا وي لسر برنامج ياخذ ميثودي فاينل إليمنت سبورت كدوا أطوانين دست نشاني بكين ثاني أو تلار برزانا لتشوي دكا خلالي كتاع ياخذ زعيفي تاعي ونونا لري لاجس لكيايا لكل مكانايا ياخذ لهر شويه كاي لقاتي يكما لقاتي دومايا لري او سوفتوير طبعا اما ديزاين بوكين وخلال لك على سامكين ياخذ ديزاين بين وايوا في يعني بروسيجر شتي تايبت ديزاين تايبت طبعا ري ديزاين بوكين دوباره ديزاين بوكين او شاشه على سامكين طبعا بالنسبه او بناء كوازن المندب زور بناء الرخية تدج مجالي وينية دوبارة ريديزاين ووكينوا أو شيء أبي بالرخية بلان بالنسبة أو بناني كوا تحديك لري structural health monitoring مثلا هشتا باي أو مجالي كما هو ريتروفيتينج ووكين بكو دي خمان شارسري ووكينو علاجي
تایبەتی بۆ بدۆزین بۆی خۆراگر بێ بۆ داهاتوو بۆ بوومەلەرزە ئەگەر ڕووبات لە داهاتووە. بەڵێ ئەم بەرنامانە زۆرن، ئیتر زۆر بەرنامە هەیە مامۆستا بەڕێزەکان، هەیە بەرنامە یاخود دوو بەرنامە شارەزای لێ ئەوە شتێکی باشە. هیوادارم ئەم بەرنامانە استفادەی لێ بکرێ بۆی توانین دەستنیشانی ئەم کێشە و گرفتانە بکەن لە ڕووی دیزانی بوومەلەرزەوە. بەنسبەت بوومەلەرزەوە تەمان کە بوومەلەرزە ڕوئەیات جاروا هەیە قوەتی ئەو بوومەلەرزەیە کە موزیە ئەکا بەپێی کاتەکە و پێی شوێنەکەم بەپێی دووری لە سنتەری بوومەلەرزەکە یاخود لە نزیکی. یەک شتێک هەیە پێی ئەوترێت پیک گراوند ئەکسلەرێشن، ئەلێرەیە ئەلەم وێنەیە بەنسبەت ئەو بوومەلەرزەی کە ڕووی لەو سنتەرانی کەوە سنتەری بوومەلەرزە و کەشوهەوەوانە کە دیاری ئەەکەن و داتانە لێرە دیاری ئەەکەن بە شێوەی کەرف. ئەلێرە پێی وترێت تایم هیستری، یعنی بە مروری کات بە تێپەڕبوونی کات بۆ نمونە ئێستا لێرە ئەمە بۆ 60 سێکند یاخود چرکە تاودانی ئەو زەوێ چەندێکە سێری ئەەکەین. ئەگەر لێرە سێریکەین بەرزترین ئاست بۆ ئەو ئەمپلیتودانە ئەو ئەکسلریشە نافو ئەو تاودانە سێرەکەین ئەلێرە بۆ نمونە ئەلێرە دەستنیشان کراوە بە ناقص بێ یاخود بە ماینۆس بێ یان بە پۆزیتیڤ بێتەوە نێگەتیڤ یان پۆزیتیڤ ئەلێرە دیاریەکی کامی زۆرتر بێ ئەوە قووەتی یاخود بەهێزی ئەو بوومەلەرزەیە بۆ PGA دیاری ئەەکەیت و بەپێ ئەوە پێڵێن قووەتەکەی ئەوە نەبوو. ئەمە سەرچاوی ئەوەیە. ئەمە بەنسبەت تەمان ئەو بوومەلەرزەی کەوا ڕوئەیات مەرج نییە لێک ئاراستەیەک ڕووبات. بۆ نمونە جاروا هەیە لە XY پلین مامۆستا بەڕێزەکان تێگەل لێم لە XY پلین لە تۆپا ئەتوانی لە ڕێی لە ئاکسزی ئەکسا بێت دایرکشنەکەی بە قووەتەکە یاخود لە ڕێی دایرکشنی وایە بێت یان بە شێوەی زد بێت بە ڤێرتیکەل بۆ ئاسمان مەسەلەن لە ڕووی ڤێرتیکەڵەوە بۆ شێوە بێ. هەرسێکی ڕوئەیە نابی ئێمە هەڵبین کەوا تەنها بەس بۆ یەک دایرکشن دیزانی بۆ بکەین، چونکە تەئسیر و کاریگەری ئەو بوومەلەرزەیە لە تەوەرەکانی تر هەمووی دەور ئەبینێ ڕۆڵ ئەبینێ بۆ ئەوەی زیاتر ریسپۆنسی ئەو بینایە ئەو هایراز بیلدینگانە ئەو تەلارانە بە حەقیقەت بە تەواوەتی بزانین هەڵسوکەوتی چۆنە بێ بۆ ئەوەی توانین دیزانی کەمەڕێک بێتی. بەڵێ بەنسبەت ئەو چارەسەرانی کەوا بە باشی ئەزانین بۆ دیزایانی تەلارە بەرزەکان بۆ بوومەلەرزە تا ئێستا ناڵێم نییە هەیە مامۆستا بەرزەکان احتیمالە ئەوانی کەوا لەو بوارەیە ئیشیان کردووە لە بواری بوومەلەرزەیە شتێکی پێوترێ فریکوێنسی ئەنالیسیس. طبعاً فریکوێنسی ئەنالیسیس شتێکی زۆر گرنگە بۆ دیزایانی بوومەلەرزە. ئەو فریکوێنسی ئەنالیسیس پەیوەندی بە چیەوە هەیە؟ هەر بینایەک یاخود ئێمە ئێستا مۆزوعەکەمان لەسەر تەلاری بەرزە هایراز بیلدینگە هەر تەلارێک چەندێ بەرز بێ 20 قات بێ 30 قات بێ 40 قات بێ بۆ نمونە فلۆر ئێمە پێڵین هەر تەلارێک شتێکی هەیە پێوترێت ناتچرال فریکوێنسی، یعنی فریکوێنسیەک لێرەشی سروشتی خۆی هەیە هەتا بەرز بێت ئەگۆڕێت هەتا نزم بێت فریکوێنسی ناتچرال فریکوێنسیەکەی ئەگۆڕێت. هەروەها قورسی و کێشی و لۆدەکەی ئەو کێشەی خۆی هەیەی لەسەری ئەوانە هەمووی تەسیرەکە لەسەر دروستبوونی ناتچرال فریکوێنسیەکەی. بۆ باسی ئەم ناتچرال فریکوێنسیەکەی ناتچرال فریکوێنسیەکە ئەگاتە حدێک ئەگاتە ئاستێک ئەو ناتچرال فریکوێنسی لێرە بەو فۆرمولایکەوە ئەیدۆزینەوە لێرە ناتچرال فریکوێنسی هەموو تەلارێک هەر سترەکچەرێک یاخود هەر دامەزراوەیەک بەم شێوەیە f فریکوێنسی یەک لەسەر ئەمە 2 پای ڕێگی دوجاری کەی لەسەر ئەم کەیە کەواتە ئێمە چیمانەیە ئەگەر بین فریکوێنسی هەر سترەکچەرێک یاخود هەر تەلاریشی بەرز احتیمال دەکاتە سەر دوو پارەمیتەر دوو فاکتەری سەرەکی یەکێ لەوانە ئەو کەیە ئەمە پێوترە ستیفنسی ئەو بینایە ینی خۆراک من بە عەرەبی خوێندومە یعنی قووە مەتانەت البیناء ناسم بە کوردی ئەو مامۆستا بەرزانە بەڵێ توندی ئەو بینایە ئەوە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکانی کەوە دەور ڕۆڵە بینێ بۆ ئەوەی ناتچرال فریکوێنسی ئەو تەلارە بەرزە یاخود ئەو سترەکچەرە بدۆزینەوە. دووەم ماس ئەو ئێمە ینی ماس یاخود بڵێن بە کوردی بارستایەکەی کوتلەکەی ئەو دوو فاکتەرە زۆر سەرەکی بۆ دۆزینەوەی ناتچرال فریکوێنسی. ئەم فۆرمولایکەوە هەمانە بەکاری ئەهێن بۆ دۆزینەوەی فریکوێنسی طبعاً ئەمە بە سایکلز پێر سەکند خول لەسەر چرکە ئەمەشیان بە هەمان شێوە هەر ناتچرال فریکوێنسی بەڵام بە ڕێدیان پێر سەکند بە سیستمی ڕێدیان ئەیدۆزینەوە. ئەلێرە
کە ناتچۆرال فریکوێنسی دۆزینەوە هەموو بینایەک بۆی هەیە سەدان ناتچۆرال فریکوێنسی هەبێت تەک تەنها یەکدانە چۆن احتیمالە بڵێ چۆن سەدان ناتچۆرال فریکوێنسی دروستە بێت بۆ نمونە با بڵێن ئێستا هایرس بلدینگێکمان هەیە 15 قاتە بۆ نمونە ئەوە بەپێی ئەم فۆرمولایە ئەی دۆزینەوە بای هاند کالکولێتینگ یاخود ئەو سۆفتوێرانی کەەوە هەمانە بەکارین ئۆتۆماتیکیان خۆی ناتچۆرال فریکوێنسی ئەو سترکچەرت ئەکێ بە ئاسانی زۆر بە جوانی بۆ نمونە بڵێن فریکوێنسەکەی لە دوو سەکندە پێریە دەکەی ینی باوەی خولەکەی کاگەرێت و بمەرزەکەی هێنێ بەم لە 2 سەکندە 2 چرکەیە ئەگەر هاتوو گۆڕا قووەتی ئەو بوومەلەرزە زیاتر بوو احتیمالە ناتچۆرال فریکوێنسییەکی کە بعد بۆ بینایە یاخود هەمان تەلار ئەتوانی بێتە 3 سەکند ئەتوانی بێتە 4 چۆن احتیمادەن لەسەر مەجموعە شتێ پێوترێ مۆد شەیپس ئەو مۆد شەیپانە چیە یعنی بۆی هەیە ئەگەر بوومەلەرزە بۆ نمونە ئەلێرا ئێستا ئامیان ئەم مۆد شەیپە لێرە 0.18 هرتزە فریکوێنسیەکەی ئەگەر ئەو بوومەلەرزەیە ئەو وەیڤانە ئەو شەپۆلەی کەوا دروست یەکە نزیک بێ لەمە نزیک بە یاخود یەکسان بێ بەم ئەم فریکوێنسی ئەم شەیپە شێوازی ریسپۆنسەکەی هەڵسوکەوتی ئەو تەلارە بۆ شێوەیە ئەبێ لاترالی بۆ شوێنە زەعیفەکەیەکەوە بەپێی مومنت ئۆف ئینەرشیا ئەوانە دایرەکشنەکەی ئەگۆڕێ ئەلێرە بەنسبەت ئەو فریکوێنسی بۆ شێوەیە هەڵسوکەوتەکە کەواتە لێرە ئەتوانین وەکو دیزاینێک بزانین ئەو کاتیکەوە بەم شێوە ریسپۆنسەکە خەلەلەکان لە چۆ دروست دەبێت سترێس یاخود ئەو هێزانیکەوە لە مێمبەرەکانی بۆ نمونە لە جسرەکانە چۆنە یاخود لە کۆڵەمەکانە بە تایبەتی کۆڵەم زۆر گرنگە بوو مامۆستاکان ئەزانن مامۆستا بەڕێزەکان ئەزانن زیاتر لەوێ تەئسیرەکە ئەو فۆرسەی بوومەلەرزەکەوە بە شێوەیەکی زیاتر هۆریزۆنتەلی بە شێوەیەکی ئاسۆیی زۆر تەئسیری زیاترە ئەگەر هاتوو 0.2 هرتز بوو ئەمە شێوەی هەڵسوکەوتی بۆ بوومەلەرزەکە بەو شێوەیە ئەبێت ئەگەر هاتوو یەکسان بوو لەگەڵیا بەم شێوەیە تقریبا پێوترێت تۆرشنڵ وەکو شێوەی بۆ شێوەی ئەسوڕێ سوڕانەوە ئیتر ئەمە شێوەی زەرور زیانەکان لەو تەلارەیە بۆ شێوەیە ئەبێ بۆ شێوەیە دیزاینی بۆ بکەیت ئەمە بەنسبەت دووەمین حاڵەتی سێمیش بۆ نمونە 0.5 بێ بەم شێوەیە ئەمەش هەڵسوکەوت سێم هەتا سەدان مۆد شەیپ سەدان فریکوێنسی بۆی هەیە ڕووبات ئێستا لێرە کێشەکە چییە تۆ توزانی کام چۆن تەوەقعەکەی مەسەن ئەو بوومەلەرزەیە لە چ فریکوێنسیەکەیەت ئێمە وەکو دیزارێر یاخود ئەو داتانی کە وەرگن بێ بزانین لە ڕێنجی 100 ساڵی یا 200 ساڵ بوومەلەرزە فریکوێنسەکەی لە چەندەوە تا چەند بووە کە دیاری و کرد ئەو کاتە تۆتوانی ئەو ڕێنجە دیاریکەیت لەسەر ئەو ڕێنجە ئیشکەی هەڵ بێت ئەو بینانی کە هەتا دروستیەکەی دیزاینەکەی بە پێیکۆدەکان چێکی بۆ بکەیتەوە بۆ فریکوێنسی بەنسبەت ئەو دیزانی کەەوە بە فریکوێنسیەکەی حتمما کە تۆ دیزانی بۆکەی بە شێوەیە بێکەوە نزیک نەبێت لەگەڵ فریکوێنسی بوومەلەرزە ئۆتۆماتیکیەن ئەو سترکچەرە دامپینگ هەیە یان خۆراگرتنی هەیە ئەو جوڵانەوەی بەپێی بوومەلەرزەکە ئەملا ئەولاکە یاخود بە ئاراستەیەکیکە دامپینگ دروستەکە ئێمە تیۆریەکمان هەیە دامپینگ تیۆریە بەم شێوەیە ئەلێرە ئەمە بۆ نمونە ئەم ماسە ئەمە با بڵێن ئەمە ئەو سترکچەرێ ئەو تەلارە بەرزەیە بە ماستەکە ڕەبتی ئەکین بە سپرینگەوە کە ستیفنسکەیە هەروەها بە داشبۆرد عەفو ببورن بەنسبەت ئەمەوە داشبۆتە کە سیە ئەمە بۆ شێوە تیۆری بۆ شێوە دیارەکرێ ئۆتۆماتیکیان ئەگەر فریکوێنسی ناتچۆرال فریکوێنسی ئەو ماسە یاخود ئەو تەلارە لە دەرەوەی هینی فریکوێنسی بوومەلەرزەکەی ئۆتۆماتیکیان دامپینگ دروستە بێ ینی خۆی کپەکاتەوە وردە خۆی کپەکات و دامپینگ تیۆریەکمان هەیە بەپێی ئەو فۆرمولای ئەو ئیکوێشنی کە هەمانە ئەو هێزەی کەوا لە کوتلەکەی یاخود بارەستایەکەی دروستە بێت کۆی ئەو هێزی کەوا لە دامپینگ یاخود ئەو کپکردنەوەی هێزی بیناکە لەگەڵ هێزی کپکردنەوەی سپرینگەکە یەکسان بێ بەو هێزەی کەوا لە دەرەوە ئەو هێزی کە لە دەرەوە ئەیجوڵێنێت و چی بوومەلەرزەکەی تەبان بە پێی ئەم ئیکوێشنە ئەبێ ئیشی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەمە یەکسان بێت و کە ئەمە بوو کەواتە تۆ دامپینگێکت بۆ ئەو سترکچەرە دابین کرد بەڵێ طبعا ئەمە بەنسبەت ئەمە سنگل دەگری بۆ ماسە ئەتوانی تۆ مەسەن بە پێی بیناکە بینە هەیە دوو قاتە سێ فلۆرە چوارە پێنجە ماسەکان زیاتر تۆزێ زیاتر کۆمپلکسیتی زیاترەکە بەنسبەت ئیدەکەەوە قرس نییە بەڵام ماسەکانی M1 و M2 M3 یاخود K1 و K2 ئەو بۆ شێوە زیاتر بە پێی سترکچەرەکە
بابەتێک هەیەکەوە لە کاتی ڕوخانی ئەو بینانە یاخود ئەو هایراز بینگانە ڕوئەیات پێوترە ریزننس. ئەگەر ئەم بەشەی ئەم لاوە بڵێن فریکوێنسی بوومە لەرزەکەی، ئەم بەشەی ئەم لاوە فریکوێنسی تەلارە بەرزەکان هایراز بلدینگەکانە، ئەمە تەلارێکە نزمە، ئەوە تۆزێ بەرزترەوە ئەو لا بەرزترە. ئەگەر تەماشاتان کردبێت سەیری ئەمەتان کردبێت سەیری بکەن دووبارەی کەینەوە، ئەوە ڕێک ئەو بوومە لەرزەکە لە هەمان فریکوێنسیە ئەجوڵێنێتەوە. ئەوە تەلارێکی بوومە لەرزەیەکی نزمتر بڵێن پێرەدەکەی زیاترە، هەمان کە فریکوێنسەکەی لەگەڵەوە بۆ شێوەیە جوڵێنێتەوە. ئەوە تەلاریشی بەرزتر یاخۆتین بوومە لەرزە فریکوێنسی بەرزتر لەگەڵ تەلاریشی بەرزتر یەکسانن. کەواتە لێرە چی ڕوئێ؟ ئەم حاڵەتە پێی ئەوترێ ریزننس، یعنی ناتوڕال فریکوێنسی ئەو سترکچەرە ئەو هایرەز بلدینگە یەکسانە بە فریکوێنسی ئەو بوومە لەرزەیە. کەواتە شتە گرنگەکە ئێمە ئەبێ سەر ئەمە ئیشکردن وەکو دیزانی بوومە لەرزە پێش ئەوەی بڵێن ئێمە دیزانمان کردووە بۆ بیناکانمان، چونکە ئەمە چێ کرد ئۆتۆماتیکیان تۆ بوومە لەرزە کە ڕوویە ڕاستە 100% تۆ ناتوانانی کۆنتترۆلی بکەی، بەڵام چییە شتێکی کەم هەبێ ئەو کاتە بەپێی دیزان و پرۆڤژن و ستانداردەکەی خۆمان ئەتوانین کۆنتترۆلی بکەین کێشە نابێت. وەکو ئێمە ئێزان لە دیزانە هەمانە چۆن بەپێی خۆی ئیشی لەسەرەکەین. ئەمە لێرە وتمان ئەمە ڕوونکردنەوەی وی باسم کرد بە شێوەی بینا شانی ئەات سێ هایراز بلدینگ تەلاری بەرزمان هەیە. ئەمە یەکەم ئەفوبا طبعا ئەو شوێنەی کەوا سۆیلەکەی ڕق و شوێی نەرمە جیاوازی هەیە بۆ دروستکردنی فریکوێنسی. ئەلێرە فریکوێنسی بەرزترە، ئەوە فریکوێنسی نزمتر چۆنڵی دروست ئەکات. ئەلێرە ئەگەر هاتوو ئەم بینایە نزمە کە ڕوویە بوومە لەرزەکە، ئەمە ئەگەر پێرەدەکە 1 سەکەند بێ ئەما ڕوخێنێ. ئەگەر هاتوو ئەلێرە بووە 2 سەکەند تەسیر ئەلەمی ئێراکە. ئەلێرە ئەگەر فریکوێنسی بوومە لەرزەکە زیاتر بوو تەسیر ئەلەماکە. کەواتە ئەمە وەکو ڕفرەنسیە بەکاری بێنن بۆ دیزانی بوومە لەرزە بۆ ریزننس. طبعا ئەو پاش ئەوەی کەوا ئێمە کۆنتترۆلی بوومە لەرزە ئەکەین بەسەرەن بەپێی حاڵەتی فریکوێنسیە ناوەستە و ریزننس، حتمما هەر ئێمە هەمانە دامپیک و کبکردنەوەی سترکچەرەکان هەر خۆی شتێک هەر هەڵسوکەوتی هەیە، بەرامبەر ناتوانین 100% کۆنتترۆلی بکەین. ئەلێرە ئەو دامپیکە بەپێی ئەو کێرڤە سەیریکەین هەتا دامپینگ زیاکات، زیاتر کێرڤی ئۆسیلیشن یاخود ئامپلیتود یاخود سوەی یاخود جوڵەکەی یاخود دیسپلیسمنتی ئەو سترکچەرە زیاوکەمەکە. ئەمە ئەم شێوەی دامپینگە خۆی وتمان ئێمە سروشتی هەموو سترکچەرە هەیەی، بەڵام ئێمە توانین لە ڕووی چۆنڵی سناعیەوە ئارتیفیشەلی بە شێوەیەک کە دروستیکەن. چەند کەرەستە و تەکنیکێکمان هەیە، ئەو 4 دانە لەوانمە هەڵبژاردووە، تەمان زیاتر هەیە، بەڵام 4 دانە هەڵبژاردووە لەبەر کەمی کاتەکە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو چۆنڵی هەڵسوکەوتی ئەو بینایە بکەن لە کاتی بوومە لەرزە بکرێتەوە بەپێی ئەو تەکنیکان. هیچی لەوانە بیس ئایزۆلیتەرسە، دووەم ڤیسکۆس دامپەرس، سێەم تیوند ماس دامپەرس، چوارەم تیوند سلۆشینگ دامپەرس. 4 تەکنیکن با یەکێکە بەنسبەت بیس ئایزۆلیتەرس ئەو تەکنیکانێکەوە زیاتر ئێمە وەکو خۆمان بێ ئەوەی کە مەسەلەن شارەزایمان لە بوومە لەرزە بەڵێن یابان زۆر بەکاری هێنێ لەبەری بوومە لەرزە لەو شوێنانە زۆرە. ئەلێرە ئەگەر سەیری بکەین ئەم دوو بینایەمان هەیە، ئەلێرە ئەمە فیکسدەم ژێرەکەی بیسەکەی هیچی بۆ نەکراوە لە کاتی بڕوانی بوومە لەرزەیە بە مقداری یاخود مقیاسێکی معەن سیر ئەەکەین لە ئەو دیسپلیسمنت ئەو لاترال سوەی چەندێکا لەسەرەوە. تامان ئەمە مامۆستا بەرزەکان ئەزانن کەوامە شێوەی کانتیڤەر حسابی بۆ کرێت لە فریبەی دایگرامە. ئەلێرە زیاتر دیفلێکشنی زیاترە، ئەمە لێرە بیسەکەی بەستراوە تون کراوەتەوە. ئەوەنە یەت و ئەڕات ئەوە وای لێکە وردە وردە بایتایم تووشی حاڵەتی فاتیک بێت یاخود زەعیفێ لە ڕووی دیزاینە ئەو بەشە بڕوخێت. مامۆستا بەرزەکان ئەوانی لە بواری مەتریاڵە زیاتر باشتر ئەزان ئەو شێوەیە. بەڵێ باش بەنسبەت ئەو بینانی کەوا بیس ئایزۆلێتەری بۆ کرد، تەمان ئەمە بە تەکنیکێکە لەژێر بیسەکە دانرێت بە ڕەبەر و بە لاستیک و بە ئاسن پلێت بە شێوە دروست دەکرێت لە مانیفاکچەر دەکرێت خۆ لە مەعمەلەکانە دروست دەکرێت بە شێوەی تایبەت بۆ ئەوەی لە ژێرە دانرێت کە بەکارێت لە کاتی بۆ نەرزە هەمان بوومە لەرزە سەیری بکەن زۆر زۆر کەمی ئەکاتەوە ڕسپۆنسەکەی هەڵسوکەوتی کەواتە زەر و زیانی کەمتر ئەکاتەوە. ئەمە یەکێکە لەو هینانی کە بە تەفسیلی یاخود دیتەیلی ئەو شتەیە کەوا بەکارێت بۆ بیسەکە. ئەوەی دووەم
ڤیسکۆس دامپەرسە وەکو دەوڵی سیارە خۆمان بەکارین لە بیناکانە بەکارێت بە شێوەی دامپینگ ئەوش هەوڵەیە ئێستا کپێکات بە 100% نیە بەڵام کپێکاتەوە ئەو هەڵسوکەوتی لە بینابەرزەکان لە جسرا بەکارێت لە هەموو شوێنەکە بەکارێت ئەمەش دووەمین ڤیسکۆس دامپەرس بەو شێوەیە دامپینگی بۆکە بە پێی ئەو کێرفێکەوە لێرەیە ڤایبرێشنی زۆرە بە پێی بەکارێنانەکەی زۆرتر دایە بەزێنە زۆر تا حدێکی باش کۆنتترۆلیەکە سێم شت تیون ماس دامپەرس باسی کەرەستەی ئاسر مەسەن بۆ نماز بەکارهێنین بۆ ئەوەی وەکو پێندۆڵی سعات عکسی تیجاهی دایرکشنی ئەو بوومەلەرزەیە وای لێکا کپێکە سەیری ئەم بوونینە بکەن چۆن شەفۆلەکەی چۆنە چۆن کپێکاتە بۆ شێوەیە ئەمش بەشێکە لەو بابەتێکەوە بەکارێت بۆ کۆنتترۆلکردنی لاترال سوی یاخود دایرکشنێکا بێت شتێکی ئەو تەکنیکەی چوارم کە کۆتایی لەم پرزنتیشنە تیون ستۆشینگ دامپەرزە وەکو حەوزێکی ئاوایە بەکارێت تەبعەن لێرە هەمووی پڕ ناکرێت ئەو حەدێکەوە ئێچ ئەو برزێکەوە پڕەکرێتەوە بە شێوەیەک بە پێی دیزاین ئۆپتیمایزیشنی بۆ کرێت بە پێی ریسپۆنس و ترایل ئان ئێرەر یاخود ئۆپتیمایزیشنی بۆ کرێت بۆ ئەوی بزانین ڕەبتی ئەەکەین بە هەمان سپرینگ و داشپۆت یعنی بە تیۆری دامپینگ بەکارهێنین ئەمەش تەبعەن ئەم کە سپرینگ ستیفنسەکەی ئەبێ ئۆپتیمایزیشنی بۆ بکرێت ئەم داشپۆتەش ئەبێ دامپینگ کۆفیشنت ئەبێ ئەوش هەر ئۆپتیمایزیشنی بۆ بکرێت کەرەستەی تابێت وای لێ بکەین لەگەڵ ئەم ئێچەیە بەکاری بێنی بۆی باشترین کۆنتترۆلمان باتێ لە کاتی ڕویانی بوومەلەرزەیە ئەمە طبعاً بەکار هاتووە لە ئەو وڵاتانێکەوە زیاتر بوومەلەرزە ڕوئەتیایە و ترسیەوەی تەلارەزەکان بڕوخێنێت ئەمەش سەرچاوەکانێکەوە بەکارمێناو بۆ ئامادەکردنی پرزنتیشنەکان و زۆر زۆر سپاس بۆ گۆڕاگرتان پرسیارتان هەیە لە خزمەتتانم فەرموو فەرموو بەڵێ ئەنی وەک بڵێ تۆ بزانی بە چۆن تووشی ئەوە بێ من بەکو تەمان بوومەرەزە ناتوانێت 100% ئەنی تەوەقعی کە بڵێ چۆنە ئەکسپێکتیشنی بۆ بکەی یاخود پێشوەختە بزانی چۆن ڕوئەیە PGA-یەکەی چەنە ئەوەی کاوتمان بەرزترین کاتێکەوە تەسیرەکە لە بینابەرزەکان تۆ ئەتوانی یەکشت بکەی بە پێی هیستری ئەو زۆنە بە پێی زۆنەکان کە دیاری کراوە بۆ بوومەلەرزە تۆ زۆنەکەی تۆ چەنە لە ماوەی چەند سەد ساڵێکە سەیرێکی بزانی تۆ بوومەلەرزەکان لە چەند فریکوێنسیت ئەنی ڕەو لیمیتە چەنە بۆ نمونە با بڵێن لە یەک هەرتیزەوە بۆ حەوت بۆ نمونە حەوت هەرتیز بۆ نمونە تۆ هەوڵ ئەیت بۆ ئەوەی کۆنتترۆلی بکەیت و لەو ترسی دەرینەوەی و لاترڵ سوەی بنیاکەت لەوە نەجاتە بێ ئەبێت تۆ وابکە کە دیزاینە کرد بایکۆت دوای چێکی بکەیتەوە بە ڕزنس با سەیری پێ بزانی ناچرال فرێکوێنسی ئەو بینایە و 20 قاتە 30 قاتە ئایا لە دەرەوەی ئەو ڕێنجەیە یان لە ناوێ ئەگەر لە ناوی ئەو ڕێنجە بێت تۆ معارەزی هەر کاتی ڕووبات ئەوە تا حەدێکی باش ئەتوانی بڵێ ئەوە ترسە بەڵام تۆ هەوڵبیت لە دەوری ئەو ڕێنجە لە دەرەوەی ئەو ڕێنجە بێت کەمتر بێ یاخود زیاتر بە پێی قاتەکە تاوان کەمە کاتەوە فرێکوێنسی هەتا بەرز بێتەوە دابەزێت بە پێی فلێکسیبڵەتی و ڕجدی ئەو سترەکچەرە بەڵێ ناتوانین 100% یعنی تەوەقعی بۆ بکەی بەڕاستی چکە شتێک نییە ئەوکو ئەڵێن ئێمە بیستمانە مەسەن دلۆری بەرزستان هەمولایەک هەنێ ئاژەڵ بۆ نمونە ئەتوانێت پێشبینی بکات پێشوەختەوە ئێمەش تا زانست نەگەشتەوە ئاستێکەوە بتوانێت ئەکسپێکتیشنی بۆ بکات تەوەقعی بۆ بکات چۆن ڕوئەیات و چەندێ گوڕەکەی زۆر بێت بۆ شێ بەڵێ فەرموو بەڵێ بالضبط بەڵێ بەڵێ جوانە پرسیارێکی جوانەوەی چێک لە کێشەکانێکەوە بۆ نمونە وتمان لە دەربەنی خانکەوە ساڵی 2017 بوومەلەرزە ڕوویە شوقەی دکتۆرەکانمان هەبوو لە خستخانەی هەوارە بەرزە سێقات بوون ڕاستی دیزاینەکەی ناڵێمانی خراپ تر هەر شتۆنێ بێتتر بەپی دیزان بۆ پێی تەنفیز بووە چۆن خراپبووەوە نازانە بەڵام کە بوومەلەرزەکە ڕوویە بە گوڕی حوت دوو بە پێی ڕێکخراسی رختەر تووشی ئەو سۆفت ستۆریە بوو بەس تەنها فلۆری خوارەوە زەرەری بووە ئەوانەی سەرەوە مێشە میوانیان نەبووەکو کوردی خۆمانەڵێ تەنها ئەوە سۆفت ستۆریەکەی کەەوە بەرز کە سەیری چێکم کردەوە دیزاینەکان کەس تاوان توێژینەوەیەکمان هەیە لەگەڵ تەڵەبەیە کات دەربارەوە خەریکی وا لە کاتی ئەنجامدانە بۆ فریکوێنسی ئەنالیسیس بۆ ئەو بینایەکەوە ڕووخاوە طبعا سۆفت ستۆریە بۆ چارەسەرەکەی وەکو بەرز فەرمووت
طبعا چارەسەرمان زۆرە طبعا ئەو شتانی کە بەکارێت لە ڕووی بیناوە توانین شیرۆڵ بەکاربێنین شیرۆڵمان هەیە کەوا ڕینفۆرس کۆنکریتە تۆ توانی مەسیاتر ڕدرۆفتینگی بۆ بکەی بە خۆتی بکەیت طبعا شوێنەکانی ئەبێ طبعا چەند یاسایەکمان هەیە بێت لەوێدانی نابێت لەوێدانی ئەبێ شێوە بێت ڤێرتیکەڵ بێت ئەبێ بە شێوەیەکی ستونی بێ یاخود بۆ شێوەیە لە چەند شوێنێدانی ئەوانی کاستیارن طبعا بە پێی سۆفتوێرەکان توانی بەکاری بێنی ئەو شیرۆڵە طبعا ڕینفۆرس کۆنکریتە بەکاری بە ستیل و بە کۆنکریت لە شوێنانەدانی ئەتوانی داوەڕی سیمولیشنی بۆ بکەیتەوە بە سۆفتوێرەکان بۆ نمونە ئەباکەس بێ یاخود هەر سۆفتوێریش کە بێکەوە لە بوارەیە پێ بشانمە ئەو کاتە توانی کۆنتڕۆلی کرد بزانین تا چ حدێک ئەمەیەکێ لە چارەسەرەکان چارەسەری کەشێ ئەوانی کەوا باسمان کرد ئەتوانین برێسینگی بۆ بکەیت برێسینگی بۆ بکەیت لە خوارەوە بۆی بە قووەتی بکەیت ئەو سترێسانە بێ خۆراگر بێت بەڵێ یاخود ریدیزانی بۆ بکەیتەوە کڕۆسەکشنی کۆڵەمەکان زیاد بکەیت ریفۆرسمنتی ئیزافی بۆ بکەیت چۆن لەی جاکێتینگی بۆ بکەیت ئەو جاکێتینگە نازانم ئەوانی کە اختصاسیان لە بواری ڕتۆفیتینگایە بۆ شێوە بەکاری ئەهێنی بۆ ئەوەی زیاتر بەخۆت و لە کێشەی سۆفتوێری نەجاتر بێت بەڵێ بەڵێ بەنسبەت ئەو گراتەمە تۆ کە دیزای دەبێ حسابی بۆ ئەو بکەی پێشوەختە کە سیمولیشنی بۆ ئەەکەی ئەبێ بزانین تۆ لەکوێیە سترێس زیاتر ڕۆیات سترێس بۆ نسبەت کۆڵەمەکانم زیاتر زیاتر کۆڵەمەکان هەستیارترن بۆ ئەو کاتە دیزانەکە بێت تۆ یانە بێ کۆڵەمی ئیزافی بۆ بکەی یانە بێت جاگێتینگ بۆ شیرۆڵە یان برێستی ئەمانە هەمووی سۆلیوشنن تۆ ینی بۆ مناڵم ئیلا ئەبێت تۆ ئیلا بێ شیرۆڵی بۆ بکەی یاخود کۆڵەمی ئیزافی بۆ بکەیت یان جاکێتینگ بۆ بکەی کرۆس سێکشنەکان بۆ زیاوە کەم بکەیت یاخود بەپێی پێویست بەپێی حاڵەتەکە دەستنیشانیەکەی هەمووی سۆلیوشنن بۆ ئەوەی بەڕێزن بەڵێ سەر خۆش فەرموو بەڵێ بەنسبەت دیزاینەکە وەک وتم تۆ ئەبێ ڕێنجێکت هەبێ بۆ دیزایانی بوو بەلەرزە من باسی کۆدەکانی پێشوو ناکەم کەەوە ئۆتۆماتیکیان ساتسفاکتریە بۆ دیزایانی ئێرسکویک بەڵام ئەگەر هاتو تۆ ئەو بینای کە دروستێکی بەپێی کۆد بوو بۆ ئێرسکویک تامان تۆ بێ مقیاسە یاخود ڕێنجێدانی بە فریکوێنسیەدانی یا قووەتێک ئینتێنسیتیدانی بۆ مەلەرزەکە و بەپێی ئەوە دیزایانی بۆ بکەی بەپێی کۆد یاخود جاروا هەیە هەڵەیەک ڕوئەیە لە دیزاینەکە لە کالکولیشنە یاخود لە سۆفتوێر بەکاربێنی هەڵە ڕووبات یاخود لە تەنفیزە هەمووی واریدانی تۆ ناتوانانی ئیلا بێت لێرە تۆ تحقیقی تیا بکەی بزانی طبعا سامپڵ وەرگریت و هێڵف مۆنیتەرینگی بۆ بکەی ئەو مامۆستا دکتۆرە بەرزانیکەوە اختصاصی هێڵف مۆنیتەرینگی لە ماتریاڵن ئەوانە زیاتر شارەزایان هەیە ئەتوان بەپێی کۆر وەرگرن یاخود فەحسی بکەن بە چەند تەکنیکێکی تازە نوێ هەیە زانبزان کێشەکە لە چیایە ئەگەر لە تەنفیزا بێت ئەو کاتە بەراورد دەکرێت لەگەڵ دیتێڵەکانە سەیری کە نەگەر وەکو دیتێڵ بێت معناوە دیزاینەکەمان ناڵێمەنی خەلەلی تایە بەڵام احتیمال هەڵەیە بێ پێداچوونێ پیاکەیت بەو شێوەیە دیاریکرێ هەڵەکە لەکوێیە یاخود جاروایە تەنفیزەکە وەکو ئەوە نیەکەوە لە دیزاینەکەیە کێشەکە لە ئەو کەسێکەوە سەرپەرشتیاری ئەو پرۆژەیە ئاکات یاخود ئەو هایرەز بڵدینگاکان ئەمە بۆی هەیە جارواش هەیە بە مەزبوطی کراوە تەنفیز و دیزاینەکە بەڵام هەرجاری جەنابەت وتت فەرموود فریکوێنسی ئەو یان ئینتێنسی ئەو بوومەلەرزێ ئەوە بەهێزە لە حسابی بۆ نەکراوە وایەکە نزیکە لە ناتچرال فریکوێنسی ئەو سترەکچەرە یاخود سۆفت ستۆری بێجاری ئەو بەڕێزە فەرمی ماوەستایە یاخود دیزاینەکەی زەعیف وایەکە زیاتر بێ بای تایم سایکلینگە وە دەزانی بوومەلەرزە سایکلینگە گەیشت لە حدێکی تریان فاتیکە بێ یاخود فەیلەرەکە ترپا لۆکەڵی بێت یاخود تۆتالی گلۆبەڵ فەیلەری بۆ دروستەکە بڵێ فەرموو مامۆستا جان فەرموو مەڕێز بەڵێ 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 بەڵێ
حتما او توشي فاتيجيكات بەڵێ وایە زۆرە زۆر ڕاست زۆر ڕاست زۆر ڕاست وایە ئەگەری لە ڕویانی لە سادە بێت لە سادە ئەگەری ڕویانی بێ یا زیاتر کەمتر ئەوە اقتصادی لە سادە و بەرەوسەر دا ئەوش لە زۆربەی کۆدەکانە دیاری کراوە بەبی ئەوەی سپێکترامەکەی دیاری کراوە کە لای خۆمان یەکحەوتە ئەوە دیزاین ئێرتیکەکەیە لە کۆدەکانیشان دیاری کراوە UBC بێت دەڵێ سلێمانی زۆنی 3.3 بەڵام هێشتا کۆدی عێراقیش بە تەواوەتی ئەو زۆنی ماپەی یەکلایی نەکردووە نەخێر کێشەیەکی گەورەی ئێمە نازانین بالضبط تاکی فترەیە ئێمەش کە زان کۆتە خەرجمان کرد بەداخەوە ینی ئێمە ناڵێن بە تاوەتی بە دیتێڵ نەماخەندەوە دیزاین بۆ بوونەرزە من حتا ساڵی 2006 بەداخەوە کە ویستم لە بولە بوارەیە دکتۆرا بێتبوونە 2006 حوت بەڕاستی ئەوت ئێمە پێویستمان پێی نییە یعنی زۆرم پێ ناخۆش بکەوان وت لە عێراق بوونەرزە ڕوونایە حتا مامۆستای پرۆفسۆر جەلال یادی بەخێر بێ جەلال سعید مامۆستای زانکۆستێبانی ئەو ئاگادارە لە وەزعەکە کە من خۆم چون بەلای شتێکی وموتی چۆن وا ئەڵێن ئەوتی بەداخەوە دەسەڵاتی من نییە والحاصل باسم نەچیت قسەکەی جەناب بەڵێ بەڵێ ئێمە بمانێ فەیلەرەکان نەفەیلە پلاستیک اینجەکان دوور خینەوە لە جوین بینی بین کۆڵۆمەکان و لە ڤێرتیکەڵ مێمبەرەکان بین بەرەو کوێ بەرەو بیمەکە بۆ ئەوی لە فەیلەر میکانیزم نەجاتمانێت کە زۆربەی کۆدەکان ئەڵێ مومنت کەپاسیتی کۆڵۆ ئەبێ لە سا 20 یا لە سا 30 لە ئیرۆکۆد یا لە کۆدی نیوزیلەند لە سا 40 زیاتر لە مومنت کەپاسیتی بی یعنی ئەوە کێشەی سۆفتوەریمان تا حدێک ئەگەر تطبیقی کتابان ئەوە سۆلیوشنی ئەسڵەکەیە کە بەپێی کۆد ئەبێستان وەکو باسم کراوە ستانداردی سەرەکیە بۆ یەکی دووە جگەلە ئەوەی کا بە ڕێزەنەس و فریکوێنسی بەکاری بالضبط وای ئەوانە هەمووی فاکتەری سەرەکی دەست خۆش بێ بۆ ڕووکردنەوەکە و تەمام مامۆستاجان سوپاس بێەوە سوپاس بۆ لایەکە پرسیارتان نەماوە کەس پرسیاری ماوە فەرموو هەستان زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ دەستان خۆش